کێشان و جگەرە کێشان ئەمڕۆ بۆ بە دیاردەیەکی زۆر بەربڵاو ڕۆڵی دایک و باوک لە کۆمەڵی ئەمڕۆ ئێمەیە هیچ دایک و باوکێک بابزانم ناتوانێت سەیتەرە بەسەر مناڵەکەی بکە چونکە یعنی بەڕاستی باوکەکە خۆی نێرگەلا کێشێ دایکەکە خۆی نێرگەلا کێشێ لەبەر چای مناڵەکانیانەوە کە مناڵەکانیان وردن ئیتر ئەبێ ئەو مناڵە چۆن بە قسەی دایک و باوک بکە. هیوادارم ڕاگەیاندنەکان بەرنامەی زۆر لەسەر بکەن هۆشیاری بدەنە خەڵک نێرگلە جگارە کێشان زۆر شتەچی یعنی بەڕاستی شتەچی خراپە زۆر یان ئێستا بوویتە باو لەنەوەمە هیوادارم ڕاگەیاندن بە ئەکی خۆی هەربستی پەروەردەی دایک و باب زۆر ئەساسە مجتەمع دەبێت بەخۆی بێتەوە یعنی بەڕاستی وەرزشکردن زۆر باشە. حەزەکەم یعنی من کچان و کوڕان ئەم شتە بەجێ بهێڵێن یعنی شتێکی باشتر بکەن مەثەڵەن کتێب بخوێنن شتێک دروست بکەن یعنی ئینی هەبێ بۆ مجتەمع بۆ مفید بێ بۆ مجتەمعی خۆیان بۆ خۆیان شتێک بکەن.